لە کوێستانەکان بەرەو گەرمیان دەگەڕێنەوە. لێرەش سەرقاڵی کۆکردنەوەی هەمەجۆری بەروبوومی خۆماڵین بۆ وەرزی زستان. ئەم گەنجە پیشانمان ئەدات شێواز و چۆنیەتی هەڵگرتنی کوندر یانی شکولەکە بۆ وەرزی زستان. لە پاییزانشکۆ ئەکەینەوە کاتێکەوە زەرد و جوان و گەورە ئەبن. ئێستاش بە خۆشحاڵیەوە ئەوە کۆن کردینەوە. شێوازی هەڵگرتنەکەشی بە دڵنیاییەوە دەبێت لە شوێنێکی مامناوەند بێ، ناوەندە سار بێ، ناوەندە گەرم بێ، لە شوێنێک بکەوە تەڕە شوعی و تەڕاتی و ئەو شتانەی مەسەل لێ دوور بێتن. خۆراگریشە. بەشێک لە گوندنشینانی برادۆست گوند و دێهاتەکانیان بەهۆی سەختی وەرزی زستان لەم وەرزەدا جێدەهێڵن. وڵی زستانان لێرە سەرکەشەوەی ساردی هەیە و زیاتری خەڵکەکەش لە پاییزان دەچێتەوە شار. هەروەها ئەوەی لێرەشە بە ئاژەڵداری خەریکە و شەوچەرەی وەرزی زستان لە برادۆست هەمەجۆری بەروبوومی خۆماڵیە کە ئێستا تەواوی گوندنشینان ئامادەیان کردووە. وڵات حەسەن، کوردسات نیوز، برادۆست.